بینەران ئەف دەمەوە باش و سڵاف وەبن ئەسنە زیرکەدانی دیگەلوەدەمە بۆ پێشکەشکردنا خەلەکە دیل بەرنامەوە بەرنامێ کوردی هەر وەک میوانێ بەردەوامی خەلەکەمە مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خۆب ناوێوە خێراتنەکە گرم جەنابێ مامۆستای بەڕێستکەین هەروسا چەندگەن جێکژی دیگەلمەت بەرهەڤن خێراتنەوان جیتکەین خێربێن سەرچەوان تەوەرێ خەلەکەمە مەیا vêcarê mirov il serdemê pêzanînan da مدوێت چەند پرسیارەکال دوور vî tewereyê arasteyî cenabê mamostayî bikin bizanîn pêzanîn çi tişt e heta çi ast giring û pêtiviye et jiyana mirovan da desteber bibin her wisa cudahî çiyet navbera zanîn û mecrife û zanist û datayan da her wisa medvêt bipirsîn pêzanîn çawa têgihiştin û nêrîna însana et guhrin hember jiyanê û bibîte kesekî jiyan dûst yan jî jiyanê raketin hember wan pêzanînên şaş her wisa medvêt bipirsîn aya çi rêwşîn û alaf hene bû dezveînana zanyariyên durust û tewa û cihê xwe da heta însan bişêtin intilaqê û destpêkeka jiyaneka ciwan û durist û hejî biketin jiyana xwe da ev ew çendîn pirsyarên dî et nava vê xelekê da dê arasteyî cenabê mamostayî keyin dubare bi xêr bê mamosta bedvêt bizanî mamosta destpêkê babetê me behsa wê çendeyeke pêzanîn û mirov yan ku mirov çawa sere deriyê digelvan pêzanînan biketin berî biçîne naverûka babetî da me divê bizanîn pêzanîn çi ye û çi ramanek û çi watayek bû vê çendê heye بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕەنگە ئەم سەردەمەیەشێک لەو ناوانەی کە پێی درابێ بریتی بێت لەوەی کە پێی دەگوترێت سەردەمی زانیاریەکان سەردەمی زانیاریەکان بۆ مانایە دێ ئێمە بەدەر لەوەی کە پێی دەگوترێت زانست یعنی ڕەنگە تۆ کتێبە بخوێنیتەوە لەو کتێبە پێی بگوترێت کتێبێکی زانستی یا کتێبێکی مێژووی ئەوەی لە نێویدایە زانستە ئیدی زانستی مێژوو بێ زانستی بایۆلۆژی بێ زانستی کیمیا بێ هەر زانستێکی دیکە بێ بەڵام ئەوە ئەگەر هەموو کتێبەکەشت خوێندەوە و تێی گەیشتی و لە تاقیکردنەوەشە لێی دەرچووی تۆ دەگوترێ بڵێن تۆ علمت بەو کتێبە هەیە تۆ علمت بە ناوڕۆکی ئەو کتێبە هەیە بەڵام مەرج نییە هەموو زانیاریەکانی نێو ئەو کتێبە زانستیە ڕاست بن مەرج نییە هەموو زانیاریەکانی نێو ئەو کتێبە زانستیەش ڕاست بن بۆ چونکە بەپێی ئەو بارودۆخەی کە لە سەردەمی نووسینەوەی ئەو کتێبەدا نووسراوەتەوە ئەو زانیاریانە لەو ئاستە بوونە بۆیە هەمیشە بێ زانیاریەکان نوێ بکرێنەوە کتێبەکان چاپی نوێیان بۆ بێتەوە لەبەر ئەوەی کە زانیاریەکانیش نوێ دەبنەوە کەواتە لێرەوە ئەم سەردەمە کە پێی دەگوترێ زانیاری یعنی ئەگوترێ هەرکەس زانیاری نەبوو دەست بە هەر کارێک بکات وەک ئەوە وایە ئۆتۆمبیل لێ خوڕێ و هەردوو چاوی داخست بێ چەند شتێکی ناجۆرە بەو شێوازەی لێدێ بۆیە ئەم سەردەمە سەردەمی داتایە داتا چییە و معریفە چییە و معلومات چییە و ئەمانە هەمووی بێگومان شتی جیاوازن دەکرێت داتا بریتی بێ لە ڕەمزێکی دیاریکرا و لە شوێنێکا دەستکەوێ دەکرێت وێنەیەکی دیاریکرا و لێرە و لەوێ و لەوێ چەند وێنەیەکە دەستکەوێ ئەم وێنانە داتان ئەم ڕەمزانە ئەم بەردینانە ئەم گۆڕانە ئەم چۆنەڵێ ئاسەوارانی دەستەکەوێ هەمووی خۆی لە خۆیدا داتایە بەڵام ئەم داتایە چۆنە بێ بە ئینفۆرمێشن یەکێکی پێویستە گشتی کۆ بکاتەوە لە تەنیشتی یەک دای بنێ هۆڵێنی بکە شی بکاتەوە کۆی بکاتەوە پەیوەندی نێوانیان بدۆزێتەوە ئەو کاتێ ئێمە شتێکمان دەستێکەوێ پێی دەگوترێ ئینفۆرمێشن پێوترێ معلومە ئەو کاتی بوو ئەم معلومەیەش ئەبێتە هۆکارێک بۆ معریفە لە داهاتوودا کەواتە ئێمە بەم ڕۆژگارە شتە دۆزینەوە بەم ڕۆژگارە لە کوردستانە ئەڵێ بۆ نمونە فلانە ڕۆژ لە دوهۆکە تۆ بینیت گۆڕێک دۆزرایەوە شێوازی ناشتنی مردوەکان لە نێو جۆرێک لە کوپەڵە بوو ئەمە داتایە ئەبێ ئەمە لێ بکۆڵینەوە لەگەڵ ئەو دوای زانیاری لەگەڵ ئەو دوای داتاکانی ئەو دەڤەرەیە لێکی بینەوە تا لێەوە بۆمان دەرکەوێ ئەوە ساڵی چەند بووە ئەمە بۆ ساڵی چەند دەگەڕێتەوە و لەو ساڵە ئۆل و ئاین و ڕێبازی ئاینی شێوازی ناشتنی مردوەکان لەو دەڤەرە بۆوا بووە کەواتە ئاینی فڵانە ئاین لەوێ بۆ ئەو کاتە ئەوە بوو بە ئینفۆرمێشن کەواتە ئەم سەردەمە سەردەمێکە لە ڕاستیدا لە هەموو بوارەکانە لە بواری زانستیە لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری دەروونناسی لە هەموو بوارەکاندا یعنی سەردەمی وەکو چۆن دەڵێت تەقینەوەی زانیاریەکانە تا جۆرێک لە ئابووری پەیدا بۆ ئێستاکە پێی دەگوترێت ئابووری زانیاریەکان
تۆ ئەزانی دەوڵەتێک نۆ دەفرۆشێ ئەشزانی دەوڵەتێک زێڕی هەیە بەڵام ئەزانی دەوڵەت هەیە زانیاری ئەفرۆشێ دەوڵەت هەیە لە دنیادا زانیاری کۆکاتەوە دەربارەی هۆزێکی دیاری کرا و دەربارەی سیستەمی وڵاتێک دەربارەی مێژووی وڵاتێک داتا و زانیاری زۆر کۆ کردوێتەوە کاتێک دەوڵەت ناو بریە استیخبارات تقریبا بەو شێوازە یعنی ئمە دەوڵەتمان هەیە کە زانیاری دەفرۆشێ یعنی وڵاتێکی وەک ئەمریکا زانیاری لێ دەکڕێ پێویستی بێ دەربارەی معلومەیەک دەربارەی زانیاریەک دەبارەی عێراق کەواتە ئەمیش بۆ خۆی جارێکی تر زانیاری لە هەر بوارێک لە بوارەکانە ئەمڕۆ بۆیە بینی think tank بە هەزارانە لە وڵاتانی دنیا اینجا لەوێ حکوومەتەکان دێن لێکردنەوە ئەو زانیاریانە ئەکردنەوە چونکە پێویستیان پێەتی لەو بواراندا کەواتە لێرەوە ئەم زانیاریانە یا بە ڕێگەی توێژینەوە دەسمانەکەوێ یا بە ڕێگەی خوێندنەوە دەسمانەکەوێ یا بە ڕێگەی وەکو چۆن ئەڵێ ئێمە بە ئەرشیفەکانی دنیادا بگەڕین لەبارەی ئەو بابەتەوە شت کۆ بکەینەوە ترما بێت لە بەڵگەنامەیەکە ئەی لە چۆ هەڵیگرین لە بەڵگەنامەیەکە هەڵێگرین لە ئەرشیفێکە هەڵێگرین لە تۆمارێکە ئەبێ هەڵی بگرین بەسەرێکەوە جا داتاکان و زانیاریەکان ئەوەندە زۆر بوون ئێستا بە پێی sciencedaily.com ئەو سایتە دەڵێ هەموو ڕۆژێک 2.5 بیلیۆن نەمیلیۆن بیلیۆن گێگابایت داتا داخلی بەردەستی ئینسانەکانە بێت لە سەرتاسەری دنیا کاتە ئێمە چۆن ئەمانە لێک دەین چۆن تەسنیفی بکەین چۆن پۆڵێنی کەین چۆن لەیەکی بین چۆن زانیاری نوێ دەستبێنین شۆڕشێک دروستە بێ نزیکەی ئەتوانی بڵێ بەشێکی زۆر لەو قسە و باسانی کە لە ڕابردوو پێمان گەیشتووە هەمووی بە هەڵە دەرەچێت لە ڕاستیدا هەمووی پێداچوونەوەی پێدا دەکرێت بەێ وامستا ئەف زانیارین جەنابێتە بەسی گرنگیاوان کرین چەند گرنگیەخۆ هەیە بۆ ژیانە ئینسانە کە بەرەف گۆڕانکاریە بێتن و بەرەف پێنگاوێن باشتر بەهاوێژیتن ڕاستە نمونەیەکت پێ بڵێم لێت پرسییم ئەو کتێبە چییە ئەو کتێبە وەڵامی ئەو پرسیارەیە بۆچی ئەو کتێبەم هێنا ئەگە لە من بپرسی بڵێ لە ساڵی 2017 بە من بڵێ لە ساڵی سوزانم بە من بڵێ لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بڵێ 200 ساڵی ڕابردووش باشترین کتێبێکە دەستکەوتوێ لەمە کتێبێ کتێبی نالی نالی شاعر کە ئەڵێ نالی لە بەڵگەنامەکانی عوسمانی چەند زانیاریەکی تازە هێمن عومەر خۆشناو زانکۆی سۆران ئەم کتێبە لە ڕووی زانیاری شتێک ڕاستەکاتەوە لە نالی لە 1800 لەدایک بوو چەند لە 1800ەوە هەتا ئێستا 270 ساڵە 270 ساڵە دەربارەی نالی کۆمەڵە شت گوتراوە هەمووی شیکردنەوەیە داتاکان کۆکراونەتەوە لە یەک دراون بوون بە زانیاری و بە معریفە و بە ئێمە گەیشتووە بە هەوڵێکی زانکۆی سۆران لە گەڕان بە دوای بەڵگەنامە کە بە دوای دیکۆمنتا گەڕایی ئەزانی ئەم ئینسانە ئەم نالیە تۆ بە تەحلیل و بەشیکردنەوە و لێکدانی داتاکان زانیاری لەبارەوە دەستکەوتووە قسە دەکەی دەرکەوت 270 ساڵە ئێمە بە هەڵەدا چوون بۆ چونکە نالی هاوڵاتیەکە لە باشووری کوردستان ژیاوە هاوڵاتیەک بووە لە 400 ساڵی دەوڵەتی عوسمانی لە سجلات و لە تۆمارەکانی لە ئەرشیفەکانی دەوڵەتی عوسمانی ناوی هەیە موچەی هەیە پیشەی هەیە لەدایکبوونی و کۆچی دوایەکانی هەمووی بە جوانی نووسراوەتەوە کەوابێ ئەوە داتا ئەوە بوو بە زانیاریەکی نوێ قسەی 270 ساڵ لەوە پێشی هەڵوەشاندەوە بۆچی چونکە ئەگە بڕوانیتە ئەو قسە و باسانی کە کراوە بڕوانە قسەی 200 ساڵ لەمە پێچیە ئەڵێ مشتومڕێکی زۆر هەیە لەسەر لەدایکبوون و کۆچکردنی نالی بەڵام هیچیاندان بەو ڕاستیەدا نانێن لەدایکبوون و کۆچکردنی نالی بە بەڵگەوەکەیە بۆیە تا ئێستاشی لەسەر بێت نەتوانراوە ڕۆژی لەدایکبوون و کۆچکردنی بە بەڵگەی دقیقەوە دیار بکرێت محەممەد ئەمین زەکی بەگی مێژونوسی خۆمان دەڵێن نالی لە 1800 لەدایک بۆ لە 1856 وفاتی کردووە 1856 وفاتی کردووە معرف خەزنەدار کەمال فوئادیش هەمان مێژوو ئەڵێن لە 1856 وفاتی کردووە علادین سەجادیش ئەڵێ لە 1855 وفاتی کردو یعنی بە قسەی هەموو ئەوانی پێش و 56 ساڵ ژیاوە بە قسەی علادین سەجادیش 55 ساڵ ژیاوە ئەگەر بە پێی زۆرینەی لێکۆڵەرەوان کار بکەین نالی 56 ساڵ ژیاوە ئەگەر بە بۆ چوونەکەی علادین سەجادی بڵێن لەوەندە وفاتی کردو ئەو ئەندێ لەوانەی باسکران هیچیان ناتوانرێ وەک سەرچاوی ڕاستەقینە و باوەڕ پێکرا و ساڵی لەدایکبوون و کۆچی نالی دیاری بکەین بەڵام هەندێک شت هەیە کە هۆکاری ڕوونکردنەوەی سەردەمی نالی و نزیکبوونەوەیەتی لە دایکبوون و مردنەکەی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێت لەوان دقیقتر بووە دەڵێ
لەدایک بوونی و مردنی بەم قسانە 1856 بوو بێ دقیق نییە بەڵام منش نازانم کەیاڵێ بەڵام ئەڵێ بەعقل ئەڵێم زیاتر لە 1856 بۆ چونکە ئەگەر لە 1800 لەدایک بێ لە 56 ناکرێن نالی لە دیوانەکەیدا شعری وها بێ بڵێ مووی سپی کردم چونکە لە 56 ساڵی موو هەمووی سپی نابێ ممکن نییە بڵێ من پیر بوو فانی لە 56 ساڵی ئینسان پیر نابێ معنى في قلب الشاعر يعني تحلیلێکە دەڵێ بەم شعرانە بێت 56 ساڵیش يعني معقول نییە لێکدانەوەیەکی زیرەکانەیە بەڵام هەر لێکدانەوەی يعني هەر هێشتا نەبوو بە ئینفۆرمیشن کە زانکۆی سۆران چوو گەڕا لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانی لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانی دەڵێ نزیکەی 100 ملیۆن بەڵگەنامەی دەوڵەتی عوسمانی هەیە هی ئەو 500 ساڵی کە دەوڵەتی عوسمانی حکمی کردووە نزیکەی لەو 100 ملیۆنە 8 ملیۆن بەڵگەنامە هەیە پەیوەستە بە کوردەوە کاتێمە 8 ملیۆن بەڵگەنامەمان لە 100 ملیۆن بەڵگەنامەی دەوڵەتی عوسمانی ئەتوانی بچی لە ئەرشیفەکانی تورکیا بە ماندووبوونی زۆر بۆی بگەڕی بەڵام زۆر جوان ڕێک نەخراوە بێ ماندووبی تا شتێکی لێ بدۆزیتەوە دەربارەی باپیرانی خۆمان دەربارەی چێ ئەو بەو شێوازان ئەو کات ئەوە شتێکمان دەداتێ کە لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانی دەگەڕی دەرکەوت ئێستا ئەوەندە ساڵە وتومانە نالی 56 ساڵ ژیاوە اینجا ئەوەندە ساڵە وتومانە نالی ژنی نەیەناوە توانە لە شعرەکانە بەس نالی باسی حەبیبەیەکەکە جار لێ محبوبە جار لێ حەبیبە بەس هیچ بەڵگەیەک نییەکەوە ئەوەی خواستی بێ وتومانە لە 270 ساڵە ئەڵێن نالی چۆتە ئەستەمبول دوای ئەوەی کە دەوڵەتی بابان ڕووخاوە ڕۆیشتووە سەری خۆی هەڵگرتووە بۆ شام و دوای چۆ بۆ ئەستەمبول و لە ئەستەمبول وەفاتی کردووە کەس باسی ئەوەی نەکردبێ ڕۆژە چوێتە مەککە بۆ نمونە ئێستا کە زانکۆی سۆران بە دوای ئەوە گەڕاوە و ئەم بەڵگەنامانە هەموو لە نێو ئەم کتێبە بچووکەی ئەم کتێبە بچووکە ئیشی 270 ساڵ ڕاست دەکاتەوە لەم کتێبە بچووکەیە نووسراوە نالیکە کوردستانی بەجێهێشت یەکسەر نەچۆ بۆ ئەستەمبول چۆ بۆ مەککە لە مەککە بوو کە لە مەککە بووە ئەڵێن چۆ حەجی کردووە بەس حەجی کردبێ دوای نەگەڕاوەتەوە وایان زانی و حەجی کردووە و هەر 4 ساڵی ئەخیر بۆ و لەوێ چۆ 15 ساڵ لە مەککە ژیاوە 15 ساڵ نالی لە مەککە ژیاوە لەم 15 ساڵەیە نالی کە لەوێ بۆ جگەلەوەی نالی ئێمە بۆیە گوتم لە ئەڵلقەکانی پێش و نالی مەحوی جززیری ئەمانە بە شعر قسەکانیان گوتۆ شاعر نین بۆیە نالی کتێبی تری هەیە شەرحی مغنی بە شێوەی شعر نالی کتێبێکی هەیە لە دەوڵەتی عوسمانی لە ئەرشیفا پێوترێ فەوائیدی عەقلی و نەقلی نەماندیوە نالی مەناظیر الئینشائی هەیە لە باسی ئاینی هەر نەماندیوە ئەوانە هەمووی لە تورکیا ئێستا لە ئەستەمبول هەیە کەواتە لەم بەڵگەنامەیە بۆت کورد کەمەوە نووسراوە نالی کە کوردستان بەجێ هێڵە چۆتە مەککە 15 ساڵ لە مەککە ژیاوە لەو 15 ساڵی کە نالی لەوێ ژیاوە نالی لەوێ ناوی هەیە موچەخۆری دەوڵەتی عوسمانیە ئەو کات چۆن ئێمە ویلایەتی مووسڵ بووینە حیجازیش پێوترێ ویلایەتی حیجازیش ویلایەتێکە تائیفە و مەدینەیە و مەککەیە ئەمیری مەککەش هەیە نالی لەوێ کە ژیاوە لە مەککە 15 ساڵ لەوێ بووە لەو 15 ساڵی کە نالی لەوێ بووە نالی ژنی هێناوە لە هیچ بەڵگەیەکی خۆمانە نییە نالی 15 ساڵ لە مەککە بوو بێ هیچ بەڵگەیەکشمان لە کوردستان نەبوو جاران کە نالی ژنی هێنابێ ژنەکەشی ناوی زەینەب بێ ئەو جا نالی وەفاتەکە نالی لە 1856 بەپێی هەموو بەڵگەنامەکانی 200 ساڵەمە بەروانیە دەوڵەتی عوسمانی پێمان دەڵێ نالی موچەخۆر بووە پارەی هەبووە مەعاشی بۆ بڕاوەتەوە کەسێکی دانا بووە پێی گوتراوە نالی ئەفەندی عالیم بووە موچەی هەبووە نالی لە 23/11/1877 لە ئەستەمبول وەفاتی کردووە ئەوە وەسیقەی دەوڵەتی عوسمانی و تەسکەرە و نفوسەکەیەتی ئەوە دەگەیەنێت کە ئێمە 200 ساڵە ئەڵێن 56 ساڵ ژیاوە دەرکەوت 77 ساڵ ژیاوە کەواتە قسەکەی تەحلیلەکەی مامۆستا عەبدولکەریم و دەڕیز ڕاست بوو کە گوتی دەڵێ مووی سپی و ئەو قسانە ئەوەمانەی وایە نالی وایە بەستە مامۆستا دەبێت چ بگەهێنی دەمەوێت بڵێم ئێمە کتابی کرد دەبێت چەند شتی تریشمان هەڵەبێ دەبێت ئێمە چەند زانیاری ترمان هەڵەبێ کە چەند ساڵە هەر بە تەحلیلی خۆمان داتاکانمان لە یەکدا و ناومانەوە ئینفۆرمیشن نییە نالی زانیمان لە کوردستان ژنی نییە نالی 15 ساڵ لە مەککە بۆ ژنی هێناوە ژنەکەی ناوی زەینەبە لە نفوسی دەوڵەتی عوسمانی نووسراوە نالی ژنی هەیە ناوی زەینەبە کاتێک کە نالی دەچێ بۆ ئەستەمبول 1-2 ساڵ دەمێنێ وەفات دەکات لە ئەستەمبول دەنێژرێ قەبرەکەی دیارە ئەو جا ئەم زەینەبە هەر لە مەککە ماوەتەوە لە مەککەوە کتاب نووسراو دەکرێت مەزبەتەیەک دەنووسێ
ئەم زەینەبە مەزبەتە دەنووسێ دەڵێ مێردەکەی من ناوی نالیە وەفاتی کرد لەمە دو مەعاشەکەی بدەن بە من ئەو کتابە ئەمیری مەکە دەیکا دەینێرەیە دەگاتە ئەستەمبول لە ئەستەمبول هەموو ئەوانە کتاب و ناکتابۆکم هەموو لێرە هەیە هەموو لێرە هەیە کەوا نووسراوە ئەو ژنە داوای موچەکە مامۆستا زانیاریات جارێک دن هەڵەبیت نەخێر چونکە وەسیقەی دەوڵەتی عوسمانیە وەسیقەی دەوڵەتی عوسمانی منیشەمە من لە 1643 لە گەڕەکی ئیمام قاسمم لە کەرکووک 1643 من ناو عەبدوڕەحمان صدیق کەریم عەبدوڕەحمان پیرۆت عوسمان هەمووی بە وەسیقەی دەوڵەتی عوسمانی هەمە گشتی مصدقە و هی دەوڵەتی عوسمان تەزکەرەی دەوڵەتی عوسمانی مەبەستم چی بوو ئەمە چۆن نفوسەکەی تۆ ئێستا ناود نەزیرە و ئەچی بۆ دائیرەی نفوس وەری ئەگری ئەوە ئینفۆرمێشنە تۆ لە دائیرەی نفوس و لە جنسی عێراقی و لە چوو هەموو شتانت هەیە عینەن شتە ئەمە دەوڵەتی عوسمانی و وەسیقەکانێتی ئەو زەینەبە 5 ساڵ لە 1877 نالی وفات دەکا مانەی وایە هێشتا ژنەکە ماوە لە دوای 5 ساڵ لەو تاریخە ژنەکە وفاتی نەکردووە مەزبەتە دەکا و لە ڕێگەی ڕسمیەوە داوای مەعاشەکەی نالی دەکا بۆ خۆی دەڵێ من خێزانی ئەو موچەیە بدەێت بە من کە بڕەکەی ئەکاتە 400 قڕوش 400 قڕوش هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەم بابەتە پێمان دەڵێ ئەبێ بە هەموو داتا و زانیاریەکانی پێشوشمانە بچینەوە کەواتە گەڕان بە دوای وەسیقە گەڕان بە دوای چی بەڵگەنامە کە بێتن ئەبدێت بێنەکردن ناو زانیاریادا مامۆستا جەنابێتە بەحسی گرنگیا زانیاریا کرد و بەحسی پێنەسا زانیاریە کرد و دێتن یا دقیق بیت و ئەبدێت بێتەکردن بەڵام نێرینە ئۆڵ و دینیدا وەک تایبەت دینی ئیسلامێ چاوە سەردەریە دیگەل پێزانینێت کە چاوە هانامەت دەست پێزانی مەهەبن ئەخدا نەیفەرموو ولا تقف ما ليس لك به علم کەواتە معلومات نەبوو قسەمەکە ئەمڕۆ مەگەر عالمی ئیسلامی و مسلمانی ئەم سەردەمە کێشەی چییە؟ هەموو قسە دەکەن بەبێ معلومات بەبێ معلومات قسە دەکەن بەبێ معلومە دەڵێ تەفسیری فلان و کتێبی فلان وای گوتووە ئەوە علمە لە نێو ئەو کتێبەدا ئاوا هاتووە بەس ئایا ئەو علمە لە معلومەوە وەرگیراوە معلومەیەکی حەقیقی لە پشتی هەیە دەبێ بچینەوە سەر ئەو جۆرە توێژینەوە ئەوروپیەی کە ئێستا ئەوروپا دەیکا ئەگەر توێژینەوەمان کرد دێڕێکیش وەرگری یەک دێر وەرگری لە من یا من لە تۆی وەرگرم ئەبێ ئاماژە بەسەر چاوەکەی بکەم بڵێم نەزیر وای گوتووە لە چۆ و کەی و چۆن و بۆچی ئەبێ وەسیقەیەکم بەدەستەوە بێ هەتا پشت ڕاست بێ ئەمەی کە پێم وایە و لام وایە بۆیە ئێمە ئێستا لە کۆمەڵگەیەکا دەژین بە قسەکانی منی شۆک بۆیە دەڵێن بیر و ڕاکانی فلانە کەس بیر و ڕاکانی ئەو ئەمە بیر و ڕایە ئێمە قسە دەکەین بیر و ڕا بۆیە قبوڵەکرێ و قبوڵیش ناکرێت بێرورەت بیتە زانین زانین حتا پشت ڕاست نەکرێتەوە بە بەڵگەی تەواو پشت ڕاست نەکرێتەوە بە معلومە و بە زانیاری نابێتە شتێکی ڕاستەقینە لەبەرەوە کێشەی ئەمڕۆی دنیا لەبەرەوەی هەر کەس پێی وایە ئەوەی ئەو پێەتی معلومەیە معلومە ئەوەیە کە گوتمان فلانی کوڕی فلان وەکو ئەوە ساڵی ئەوەندە ژیاوە لەوێ ژیاوە ئەوە وایە ئەو کتێبانەی لە پشتی ئێمەیە ئەو کتێبانە لەگەڵ هەموو ئەو کتێبانی لە جیهانی ئیسلامیدا باسی ئۆل و ئاین دەکەیت ئەگەر مەخطوطەی یەکەمی دەست نەکەوێ ئەبێ گومانت هەبێ لە گشت ئەو کتێبانە مەخطوطە قورآنیش نیت هەیە مەخطوطەی قورآن هەیە قورآن مەخطوطەی هەیە بەڵێ لەبەر ئەوەی مەخطوطەی قورآن هەیە لەبەر ئەوەی خوددا تەکەفولی کردو بە پاراستنی مەخطوطەشی هەیە قورآنە بەڵام غەیری قورآن دەبێت بە دوای بچی ڕیوایەت بەش هەموو کتێبێک کە بەشەر کۆی کردبێتەوە بەشەر لە سونعی بەشەرا بێ و خوددا تەکەفولی پێ نەکردووە ئەبێتەوە بە دوای بڕۆی ئاخر ئێستا ئەو کتێبانی لە پشتی ئێمە نییە دەبێت بڕۆی بە ئەسڵەکەیان بگەڕی ئەرێ ئەم کتێبە چاپی 20ەمە چاپی 20 کوڕی یا کچی یان نەوەی چاپی 19 نییە ئێ چاپی 19 نەوەی هەژدەیە ئەی چاپی ئەوە یەکە ئەی چاپی یەک نەوەی چێە نەوەی دەستنووسەکەیە دەستنووسەکە لەکوێ کەواتە معلومە زۆر گرنگە بێ مستعفون قسە سەر هەلدا دەمێت بێژیتن الصح الكتب بعد القرآن البخاري والمسلم مثلا خوي جاد الحق شيخي أزهر أم إشي دست بكرت بس دواي شيخي أزهري تر برحمة بي هدو كان وفاتي أنكر علي شيخي عفوا شيخي أزهري دواي أو تنطاوي رايقرت وتي أقر وابكين دركوت همو أم كتابانا هلان أو كاديمة شو ما نقول وأم همو أبي همو ماجستير والدكتوراه وقشتي هلوشيني یه ئیشێکی باشی نەکرد مەفرۆز وا بوو ئیدامەیان پێ بدایە خەیچێکە با ڕاستەکانمان بۆ دەرکەوێت لەبەرەوە من مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ینی ئێمە کە ئەو کتێبانەی دێتە بەردەستمان کتێ ئێستا تۆ مەسەن تاریخ الخولەفا سیوطی ئەوە باسی تاریخی مسلمان ناکە ڕۆژ بە ڕۆژ مسلمانان لە کۆمەڵگە چۆن ژیاون باسی تاریخمان بۆ کار لە ڕوانگەی دیوانی خەلیفەکانەوە وانە مەسەلەن
تاريخ الملوك والأمم طبري أشي بتاريخي ملكة كان بويتو سيركي الله أوسي حوت خليفة مان لوي هي شل خليفة مان لوي هي حجد مان لوي هي أو أوش يعني نامي أوانا بس كومالجا يومياتي شون شاو اسمه خدمت بتشيك أبغى سيك بوبا اسم مسلماني خراب مسلماني تندرو أوروباي ويران كردوه خويا تقينيتەوە خەڵکە گوژەیە پەلاماری کچی خەڵکەدا خەڵکی پێسەبایایە خەڵکی پێ بزانم بێ یعنی بەناوی دینەوە هەرچی خراپە مسلمانی تونندڕە و هەرچی پێی خراپەوە چی خوا پێ ناخۆشە لە ئەوروپا دیکە وانە دەڵێ بۆ دەکەی دەڵێ ئەوانە کافرن و ئەتوانی ماڵیشان بدزی و ئەتوانی چیەکەی بەم قسە بێمانەیەنە من قسەیەکت بۆڵێم ئەگەر ڕۆژانە مەم بزانێ تۆ ناڵێ لە کتێبەکانی سیرەی ئێمەیە پێغەمبەر درودی خوای لەسەر مسلمانان لە ترسی قڕیشە ئەنێرێ بۆ حەبەشە وایە چەند کەسن تقریبا 10 کەسێک 11 کەسێکن یعنی ئەوەڵ جار 11 کەس و 11 پیا و 2 ئافرەتن دەڕۆن دەگەڕێنەوە وازان دنیا خۆش بۆ دەزان دنیا خراپتر بۆ جارێکی تر دەڕۆنەوە ئەمجا بە 80 پیا و تقریبا 20 ئافرەتەوە دەڕۆن یعنی تقریبا بوو بە 100 کەس 80 بە 20 وانە ئەمە ساڵی چەنە ئەمانە چوونەتە حەبەشە ساڵی چەنە 5 بعثەتە 5 پێغەمبەرایەتیە سەرەتایە بعثەت باشە چەند ساڵ پێغەمبەر لە مەکە بووە درودی خوای لەسەر 13 کەم 5 یعنی 8 یعنی ماوەی 8 ساڵی مەکە کە خەڵک لە مەکە بووە لە 5 بعثەتەوە 5 کۆ 8 ئەکا 13 یعنی ئەوە 8 ساڵ ئەوانە لە حەبەشە بوون وایە کەی گەڕانەوە بۆ مەدینە لە حوتی هیجری حوت کۆ 8 15 کەواتە بەم شێوازە بۆ دەرەکەوێ مسلمانانێک کە لە حەبەشە بوونە 15 ساڵ 100 کەس بە 80 پیا و نزیکەی 20 ژن لە حەبەشە بوونە 15 ساڵ هەر ساڵی ئەکا 365 ڕۆژ ئەم مسلمانانە چۆن لەگەڵ مەسیحی ژیاون چۆن لە سایی دەوڵەتێکی مەسیحی ژیاون هەڵس و کەوتیان چۆن بووە پێت وایە ئەو مسلمانە باشانە ئەو کارە خراپانەیان کردوێ وەک ئێستا لە ئەوروپا تندڕەوەکانیکەن بێگومان نە ئەی چۆن ژیاون ئەزانی وردەکاری 365 فی 15 ساڵمان لا نییە چۆن ژیاون چیان کردووە چۆن پارەیان بەکارهێناوە چۆن لەوێ تەوزیف بوونە چۆن ئیشیان کردووە دینی ئەوان نییە وڵاتی ئەوان نییە یاسای ئەوان نییە چۆن چوونەتە ژێر ئەو یاسایانە چۆن کاریگەر بوونە بە دینی ئەوان کاریگەر بوونەیاننا هەندێک سەرچاوەمان هەیە دەڵێ یەکێک لەوانە مێردی حەبیبە بوومە مەسیحی ئایا ڕاستە یا ڕاست نییە یعنی ئەمە چیمان پێڵێ ئەبێ من ئەمیری مەکە بوومایە کە 100 هاوڵاتی من چوو وایە حەبەشە ئێستا دەچمەوە دەڵێم حەبەشەی ئەو کات یەکسانە بەچی ئێستا سوودان دەڵێ ئەو کات سنوورەکە من بوومە هی هەمووی من بووە ئەریتیریا دەڵێ نە هاتوونە بۆ لای من ئەثیوبیاش دەڵێ هاتوون ئەو حەبەشەی جاران ئێستا بەشێکی سوودانە بەشێکی ئەریتریایە بەشێکی ئەثیوبیایە ئایا ئەوان لە مەکەوە پەڕیونەتەوە لە بەحری ئەحمەر چوونەتە ئەودی و ئەو 15 ساڵە لەوێ بوونە ناویان لە سجلاتی ئەو دەوڵەتانە هەیە ئێستا بچین بۆی بگەڕین چۆن ژیاون چیان کردووە مخالەفاتیان چی بووە هەڵسوکەوتی جوانی پشت ڕاست بیت دیوتە ئەو کات ئەگە ئاوا دەستمان کەوت بە بەڵگەوە دەرەکەوێت بۆیە ئێمە 400-500 ساڵی ژیاننامەی باپیرانی خۆشمان لەم کوردستانە لای دەوڵەتی عوسمانیە کە ئینگلیز دێ کە ئینگلیزەکان دێ ئەو کات ئێمە بەشێکی زۆری پەیوەندیەکانمان کاراکتەرەکانی کوردستان پەیوەندیان لەگەڵ ئینگلیزە هەبووە ئەبێ بچینەوێ کتێبێکی ترمان هەیە زۆر گرنگە هی 2014 دکتۆر کەمال مەزەر دەستی خۆش بێ بەو تەمەنەوە لەگەڵ هاوسەری خۆیدا چون بۆ بەریتانیا ئەرشیفی بەریتانیا ئەوەندەی ئێستا ڕێپێدراوە خستیانە بەردەستیان کە خستیانە بەردەستیان چیان کرد لەوێ تەماشایان کرد لەوێ هاتوون بەڵگەنامەکانی ڕۆژانەی حکوومەتی بەریتانیا لەم عێراقەوە هەموو ڕۆژێ بروسکە کراوە بۆ حکوومەتی بەریتانیا وەڵامی داوەتەوە دەربارەی کورد دەربارەی شۆرشەکان دەربارەی شێخ عەبدولسەلام دەربارەی شۆرشی بارزان دەربارەی شێخ مەحموود ڕۆژ بە ڕۆژ هەیە کە هەمووی دوو کتێبی ئەوەندەیە هەمووی بەڵگەنامە و دوکومنتە هیچی ئەوە نییە تۆ دانیشی و داتای و تەحلیلێکی ئەوەی من لەو کتێبانەش بینیم ئەو بەریتانیای هیچ کات لەگەڵ سەربەخۆیی کوردستان نەبوو بە بەردەوامی بروسکیان لێرەوە کرد و ئاگدار بن کوردەکان ئەیانەوە سەربەخۆ بن ئاگدار بن کوردەکان کەواتە تۆ شتێت هێگەی ئەو کات کە ئەو داتایانە کۆکەیتەوە بەزەی دێتەوە بۆ سەرکردانی خۆمان وازانی سەرکردەکانی خۆمان سەربەخۆیان نەویستووە سێرەکەی بەریتانیا ئەسەنیە بەریتانیا بروسکەی کردووە لێرەوە بەریتانەکان بروسکەیان کردو ڕۆژانە بۆ حکوومەتی خۆیان دەڵێن ئەمریکا لەم دەڤەرە خەریکە کوردەکان فێری سەربەخۆییەکە باسی ساڵی 30 یعنی شکاتیان لە ئەمریکا کردووە لەلای حکوومەتی خۆیان ئەڵێ بە ئەمریکا بڵێن بە قونسوڵی ئەمریکا بڵێن لە عێراقا ئەوەندە کوردەکان هان نەدا بۆ سەربەخۆیی مەبەستم گەڕان بە دوای ئەم داتا و ئەم ئەرشیفە بەریتانیا ئەم ئەرشیفە ئەوروپیە ئەم ئەرشیفە ئیتالیا ئەم ئەرشیفە عوسمانیا زۆر شتمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئێمە 200 ساڵە بە هەڵە قسە دەکەین
مامۆستا ئەگەر ئەف زانیاریە هەندێک گرنگ بن ژیانە ئینسانەدا حتا بشێتن بڕیارێکا دروست و تەندروست بدەتن چه ئاڵا بۆ ڕێوشین مەهەنە ئەم بشێن ڤە زانیاریە بدەستخۆ ببینین یەکەم شت پەروەردە جوانترین شتێک کە ئەبینم لە پەروەردەیە ئەوەیە کە پەروەردە دەرکەی لە تەلقین یعنی لە سەرەتاییەوە ئینسانەکانی ئێمە فێری تەلقین نەبن یعنی نابێ قوتابی کە چۆ قوتابخانە ئەم معلوم ئەم چۆن ئەڵێ زانیارینە ئەم زانستەی پێ بدرێ وەک زانستی پێ نەدرێ وەک زانیاری ئەبێ فێری ئەوەی کەین لە مامۆستا هەڵگەڕێتەوە یعنی نمونەیەکت پێ بڵێم جوانترین کورتە یوتیوبێکم دیبێ ڕوویداوە لە ساڵی پاریا پێرار لە یەکێ لە پارێزگاکانی باشووری عێراق مامۆستای بیرکاری دێتە ژوورەوە بۆ پۆلی سەی سەرەتایی لەسەر تەختەڕەش بۆیان دەنووسێ 2 کۆ 2 یەکسانە بە 5 هەموو پێ دەڵێن مامۆستا هەڵێ ئەڵێ مامۆستای ئێوە نیم زۆر منداڵی ساکار و بچکۆلەن جوانن ئەڵێن بەڵێ مامۆستای ئێمەی ئەڵێ دەی من وتم 2 کۆ 2 کا 5 وەختان چی نیوەی پۆل دەستی داگرێ ڕازیە بن مامۆستا گوتی تاو یەک 2 قوتابی سەرکێش واز ناهێن هەر ئەڵێن مامۆستا نابێ بێ 2 کۆ 2 کاتە 4 چۆن ئەبێتە 5 ئیتر دوور و درێژ ڕوا تا قەناعەت بە مامۆستاکەن و واز ناهێنن ئەویش پێیان دەڵێ من تاقیم کردنەوە جارێکی تر ئەگەر مامۆستا کەشتان گوتی 2 کۆ 2 ئەکاتە 5 ئەوە بەرەو ڕووی بۆستنەوە بەڵێن چۆن ئەکاتە ئەوەندە نابێ ئێمە خۆمان تەسلیمی هەموو کەس بکەین هەرچیمان پێڵێ بە من و هەر کەسێکی تریشەوە ئەبێ بە دوای بەڵگە بگەڕین بە دوای زانیاری و معلومەمان لێ بوێ بۆیە لە بوارە لە بوارە بیرکاریەکەیە لەسەر 2 کۆ 2 قسەمان نییە ئەکاتە 4 بەڵام دەبێت لەسەر ئەو دوای قسەکان ئێمە قسەمان هەبێ زانکۆکانمان وەک زانکۆی سۆران دەستی خۆش بێ ئەو کارە باشەی کرد ئەکرێ بە هەمان شێوە ئەوە ئەگەر چۆن دەڵێ بەشی زانستە ئیسلامیەکانیش بە دوای ئەو هەموو سەرچاوانی پێشوو بگەڕێن بزان ئەرێ بەڕاست ئەم سەرچاوانی ئێستا هەیە لە بەردەستمانە ئەسلی هەیە ئەخر بێ لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانی ئەسلی هەبێ ئەبێ لە ئەرشیفی دەوڵەتی عوسمانی ئەم شتانە ئەسلی هەبێ جارێکی تر ئێمە پێویستیمان بەوەی ئەم هەموو ئاساری کە ڕۆژانە ئەیدۆزینەوە بۆچی شوێنێک و دەستگایەکمان نییە عەلاقەل با بڵێم ئاداب بەشی ئاسەوار بۆ ئەم داتایانە لە یەک نادا زانیاریەکی تازەمان باتێ دەربارەی ئەم هەموو ڕابردووی خۆمان بۆچی لە خەڵکی تری وەرگری جارێکی تر ئەرشیف ئەم هەموو ئەرشیفەی کە گوتم لە دەوروبەری ئێمەدا هەیە بۆچی سوودی لێ وەرناگری شتێکە بوو جاران پیانەوت مستەشریق یعنی ڕۆژهەڵات ناس ئەهات بۆ ئەم دەوڵەتانە شتی دەبردەوە ئێستا پێویستیمان بە مستەغریبە پێویست بەوە کە حکوومەتەکانی ئەم وڵاتانەی ئێمە هەر هەمووی هاوڵاتی ئێمە خوێندکاری ئەمە بنێرێ بۆ ئەو وڵاتانە بە ساڵ و 2 ساڵ لە ئەرشیفی ئەو دەوڵەتانە بگەڕێن زانیاریمان بۆ بێنەوە ئەمە هەمووی پێمان دەڵێ لە ڕاستیدا مزگەوتەکان 5600 مزگەوتت هەیە مانای 5600 مەلات هەیە ئەبێمانە بنێری بە دەوڵەتانە ئەمانە بگەڕێن ئەمانە ڕازی نەبن بەم کتێبەی لە بەردەستیانە وەبزان ئەم کتێبێکی ڕاستەقینەیە اینجا زۆر گرنگە مەسەلەی خوێندەواری لە نێو کۆمەڵگەی ئێمەدا ئەوێ بگاتە ئاستێک PEW ئەو ڕێکخراوە کە پێی دەگوترێ ڕێکخراوی پیو ریسەرچ سنتەرە think tank نییە فاکت تانکە یعنی بە ئامار پێت دەڵێ هەموو دینەکانی عالم کۆ بکەیتەوە لە نێویاندا بە پێی دەوڵەتەکانیان بەڕادەی خوێندەواری بگەڕێیت و بەڕادەی ئەوەی ئەمانە چۆن ئەچنە بەرخوێندن و چۆن ئەیان نێرنە بەرخوێندن لە 141 پەیڕەوکارانی ئاینی هندۆسی ناچنە قوتابخانە لە 141 پەیڕەوکارانی ئاینی هندۆسی یەکە من لە چی لە نەچوونە خوێندەواری لە نەچوونە قوتابخانە دووەم لە عالەمە ئومەتی ئیقرا دووەم لە هەموو جیهاندا چییە لە 136 هاوڵاتی دەوڵەتی موسڵمان ناچنە بەرخوێندن لە 110 بوزیەکان ناچنە بەرخوێندن لە جیهاندا لە 109 مەسیحەکان ناچنە بەرخوێندن و قوتابخانە لە هەموو جیهاندا لە 108 بێدینەکان ناچنە بەرخوێندن لە 101 جووەکان ناچنە بەرخوێندن لە 199 جووەکان ئەچنە بەرخوێندن ئەوە PEW پێمان دڵ ئەمە هەمووی ڕاستیدا ڕێگە چارن بۆ ئەوەی کە ئێمە عەقڵێک دروستکەین بیر بکاتەوە و ڕەخنەگر بێ مامۆستا زۆریە دەستڤینانە زانایە و پێزانینە و زانینێ و داتایە چەند فاکتەرە و هۆکارێک کە ژیانە ئینسانی برف خۆشیە و فەرەهەمیە ببەتن هەر وسا بەر و واژیبێ چەندێ ئەگەر ئینسانی زانیاری دەفنە بن چاوە ژیانە ئینسانی برف خراپیە و برف نەمانی هەندێک جارژیت بەتن بەڵێ مەدوێتن پشتی بهێنڤەدانێکە کورد بزەرنە فلای جانا بێتە و گوێویستی بێ پرسیارە بین بەرێ بینەرێن بەڕێز دێ پشتی وێ نافبەرێ و گەهی نەفۆین ڕێزدار و گوێبیستی بەرسەوێن مامۆستای بێت
بینەران دووبارە سڵاف سەرەوە بن. پرسیارە مەیا بەری بهێن ڤەدانێڤە بوو تێتە گوتن ku zûriya pêzanînal dev her mirovekê kom bibin bîte derencam ku jiyana wî ferahem bibît û xweş bibîtin. û heman demda pêçewanê vê çendê jî me hay eger kesekê hejar bîtin zanîn û zanyariya û mecrife û dataya da jiyana wî dê berif nemaniyan berif nexweşiyê vediçîtin. Mamosta tu çawa divêt hel sengînî. بەڵێ جیاوازی نێوان ژیانی ئێمە و ئەوروپا چۆنە؟ بەێ ئەبینی ڕاست ینی هیچ وەڵامی ناوێ قیاس مع الفارق باشە کەواتە خەڵک لە ئەوروپاوە ڕاکە بۆ وڵاتە ئیسلامیەکان یا خەڵک لە وڵاتی ئیسلامیەوە ڕاکە بۆ ئەوروپا بێگومان لێرە لێر کەواتە چۆ خۆشترە لەوێ ئەوێ خۆشترە بۆ ئەوێ خۆشترە زانیاری زۆرترە ینی ئەوروپا بەچی پێشەکەوێ ئەم هەموو پێشکەوتنە مادیەی کە ئەوروپا دروستی دەکات لە پای چییە؟ لە پای هەبوونی زانیاری لە پای هەبوونی داتایە لە پای هەبوونی کۆلێجی زۆر بڵند و بڵندایە لە پای بوونی سیستەمێکی خوێندنی پێشکەوتوی ڕخنەگرانەی کراوەی عقلی مرۆڤەکاندا دروست بووە کەواتە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ژیان بۆ ئەوەی خۆش بێ پێویستی بە زانست و زانیاری و معریفە و داتا لە پێشی هەموویەوە هەیە هەموو ئەمە بەرهەمە هێنرێ لە ئەوروپا کە ئەمە بەرهەمهێنرا هەر ئەوە بەسە کە تۆ وەکو مرۆڤ بزانی جارنامەی گردردونی مافی مرۆڤ لەم سیمادەیە باز لە مافەکانی تۆ ئەکا ئێمە لەم سیمافەیە چی مافەکانی خۆمان زانیوە هەر کە زانیاریمان نیە بە مافەکانی خۆمان نازانین داواشی بکەین کەواتە هاوڵاتی کاچێتە ئەوروپا تێگەێنن زانیاریەکانی چییە دەربارەی مافەکانی خۆی لە چۆدا پێویستە پارێزەر بگرێ لە چۆدا پێویستە چەند هاوڵاتیەکی عێراقی لە ئەمریکا لەم ڕۆژانی ڕابردوو دەسەکەن بەناردنەوەیان وانە کۆبنەوە و داوای مافی خۆیانەکەن کە ئێوە ناتوان بمانێرنەوە ڕاستە بە پێی ئیتیفاق لەگەڵ حکوومەتی عێراقی بەس ئێمە مافمان هەیە و ئێمە پارێزەرمان هەیە و چوونەوەی ئێمە بەم شێوازە پێچەوانەی مافەکانی ئێمە دەیڵە بۆ ئەوەندە ڕۆژەی ترەبێ ڕاگیرێنەوە کوزانین قسەکانیان چۆنە مەبەستم کەواتە ژیان چۆن خۆش دەبێت ژیان لە سایی زانستە لە سایی داتایە لە سانەی زانیاری و معریفەتدا بێگومان خۆش دەبێت ئەگەر بەڵگەت دەوێت خۆشی ئەوروپا و وڵاتانی ئیسلامی بەراورد کرد مامۆستا هەردەم ئەم وەک جیواکین مسلمانە بانگێشێکی بکەین بژین ئەم وەک مسلمان دینی مەهانەمە وێ چەندێ دەتن کە ئەم کەسانێن زانابین پێزانینên baş مەلدەف هەبن یعنی ئەف گوتنە gelek زۆر تێتە گوتن بەڵام وەک واقع وەک جیواک وەک ڕۆژانەکەم بینین ڕووی پراکتیکی بە ئەم وێ چەندە هەت واقعی خوددا نابینین تو وێ چەندێ بووچە تشتێک زەبرین یعنی دروشم هەنە بەڵام واقع وێ نابژین ڕاستە کێشەیەک لە شێشەکانی وڵاتانی ئیسلامی ئەوەیە کە شیعار زۆرە مەشروع کەمە یعنی خۆی یەکێ لە کارەسەرێکەکانی سیاست مەدارەکان ئەوەیە ئەو شیعارانەی کە هەیەە لە ئینتیخابات و لە هەڵبژاردن و لە پەیڕۆ پرۆگرامیانە چۆن دەیگۆڕی بۆ مەشروع چۆن دەیگۆڕی بۆ مەشروع بۆیە بینی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیشە زۆربەی حیزبەکان 5 لاپەڕ ئەیفۆر جاری وا هەیە نامیلکەیەک لە ئامانجەکانی خۆی دەنووسێتەوە وایە بەڵام ئەگە تۆ بچیتە لای بربژێری سەرۆکایەتی وڵاتی گرتوەکان ویلایەتی گرتوەکانی ئەمریکا 5 ئامانج دەنووسێتەوە یعنی ئەڵێ هەر ئامانجێک کە من بە ئێوەی دەڵێم بریتە لە بەڵێنێک لە بەڵێنەکان لە ماوەی 4 ساڵدا من پێم دەکرێت 5 بەڵێنتان پێ بدەم جێبەجێکەم 5 بەڵێن نەک وەک لای ئێمە بە 5 ئایفۆر پڕەکرێتەوە هەمووی خانە بۆ شێوازە بۆ شێوازە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو شیعار زۆرە مەشروع کەمە شیعار زۆرە مەشروع کەمە ئەو یەک دوو یەکێک لە ڕۆژهەڵات ناسەکانی ئەوروپا کە سەردانی ئەم وڵاتە ئیسلامیانی کردووە و کتێبێکی لەسەر نووسیوەتەوە گەڕاوەتەوە ناوی بێرنۆیە بێرنۆ دەڵێ وڵاتانی ئیسلامی پڕە لە مەبادی و بنەمای ئینسانی جوان جوان ئەو قسە جوانانی کە ئەکرێ بەڵام هیچی میکانیزمیان نییە بۆ پیادەکردنی بۆچی بەدوێت وێ بزانین خەلەل چییە میکانیزمی نییە ینی چۆن ینی هەمووی دەڵێت تکایە سەر لە پرزگە بدە قسەیەکی جوانە بەڵام نازانی وای لێ بکات چۆن سەر لە پرزگەدا بەبێ ئەوەی داوای تکاشی لێ بکە وایە ئەگە تۆ یەک دەرگات هێشتەوە بۆ ئەم بینایە لەو دەرگایەشەوە ژوورێک لە پێشیا بوو تێپەڕبوون و هاتنە ژوورۆ بەناو ئەو ژوورەدا بوو ئیتر پێویست ناکات تکا لە کەسکەی سەر لە پرزگەدا هەروێ بەناو ئەو ژوورەیە بڕۆ کەواتە بە زۆر سەری لە پرزگەدا ئەگەر لێ بچۆنە دەڵێ ئێمە لە ئەوروپا میکانیزمی جوانمان هەیە میکانیزمی جوانمان هەیە نایڵین کەس گەندەڵی بکە لە کەسیش نەپاڕاوینەتەوە بە هەموو میکانیزمەکانی زانست بە هەموو میکانیزمە تەکنۆلۆژیەکان چاومان لەسەر هەموو کەسێکە بەم میکانیزمە جوانە خەڵکمان فێری بنەمای جوان کردووە وایە کوردەکەی خۆمان مسلمانەکەی خۆمان کە لێرە گەندەڵی دەکا و لێرە سەرپێکی یاسا دەکە بۆ لە ئەوروپا عاقڵ دەبێ میکانیزمی جوان
میکانیزمی بەهێز وای ڕدەگرێ نایڵێ پێ خواردابنێ بەڵام کە دێتەوە لێرە هیچ میکانیزمێک نێ ڕایگرێ بۆیە لێرە دروشمی جوان هەیە شیعار هەیە نابێ بە مەشروع لێرە لە هەمان کاتدا بنەمای جوان هەیە میکانیزمی نییە بۆ جێبەجێ مامۆستا دین نە میکانیزمە دین وەکو گوتم خۆی لە ذاتی خۆیدا کۆمەڵێک بنەما و تەعالیمە وانە ئیمامی عوسمان بۆچی لێی دەجێڕنەوە دەڵێ ئین الله لا يزع بسلطان ما لا يزع بالقرآن ئەی مەگەر 5600 مزگەوتت هەیە 3000 خوتبە نادا لە هەفتەیەکە نزیکەی 9 ملیۆن کەس ئامادەی نابێ ئێمەگەر مامۆستای ئاینی قسەی جوان ناکە بڵێ ئەی پێیان ناڵێ خەڵکی نەچاکەن و خراپە مەکەن و ئەوە مەکەن ئەرێ ئەم هەموو ژن کوشتنە چیە ئێستا هەیە ئەم هەموو ژن کوشتنە ئەرە دین و توێتی خەڵک ژن بکوژن نەخێن وانە عرف و عادەتە دەی ئەگەر ئێمە مسلمانی 1995 مسلمانە مامۆستای ئاینیش دەڵێت دەستان نەچێتە خوێنی کەس مەکوژن ژن مەکوژن ئینسان مەکوژن ڕۆژی قیامەت محاسبە دەکرێن قیساستان لەسرە لە دنیا بۆ دەیکەن کەواتە هەموو لە ڕاستیدا پێمانەڵێ ئەو بنەمە ئاینە جوانانە پێویستی هەیە بگۆڕێ بۆن چی قانون ئەوەیە بە ڕەحمەت دو دکتۆر مستەفا زەمی لێی دەزانی دەیگوت بنەماکانی شەریعەت تا نەگۆڕێ بۆ قانون و لە پەرلەمانە پەسەند نەکرێ و سزای لەسەر دانەنڕێ لە کاتی جێبەجێ نەکردنی خەڵک بە قسەت ناکە من و تۆ لەسەر تەفسیری ئاەتێک 5000 تەفسیری قورئان پەیاکەین بەڵام من و تۆ لە بەردەمی یاسادا بۆی ئەڵێن با تەختید بێ لە بینی من و تۆدا ئیدی ئەو چی گوت هەر ئەوەیە یاسا بۆ هەمومان وەکو یەک وایە بۆیە تا بنەمە ئاینەکان نەگۆڕین بۆ یاسا حاڵمان هەروە دەبێ و نبین بە وەسل جەنابەتت گەهم مامۆستا بژی دین مادەیەکی خامە بێتن ئەم بکەینە سیستەم و ئەو حکمی بکەن سیستەم دین وەکو چۆن لە ڕێنمایەکانی ئاین هەمیشە وەکو داتاکان وایە چۆن ئەتوانی بیگۆڕی چۆن ئەتوانی بیگۆڕی بۆ یاساکان مامۆستا بەحسی زانین و زانست و معریفە و داتا کرد دین ئەتکێ خانێدایە دین لە سەروی هەموو ئەمانەیە چۆن وەکو سەرچاوەیەک بۆ گشت ئەمانە لەناو ئاەتێکی دیاری کراوە داتایەکت دەسەکەوێ داتایەکت دەسەکەوێ کە ئەو داتایەت دەستکەوت دوای پەیوەستێکی بەشتی بۆ نمونەسە پێ دەڵێم تۆ قورئانە خوێنیتەوە سێرەکەی بەردەوام باسی میسرەکە و باسی فرعونەکە وایە باسی میسرەکە و ئەڵێ فرعون لە زمانی موساوانیە لە سوورەتی یوسف خوێنی یەک کەلیمە دێ بەردەوام بوشەی مەلیک دێ ئێ باشە یوسفیش هەر لە میسرە خێرە باسی فرعون نییە لەگەڵ یوسف باسی مەلیک هەیە دەڵێن میسرەکان وەختێک یەکێک لە خۆیان حکمیان دەکا یەکێک ئەمە داتا بوو لە سوورەتی یوسف دەڵێ مەلیک لە باسی موسا دەڵێ فرعون باشە ئەمە داتایە چۆن ئەم داتایە بگۆڕم بۆ زانیاری دەڵێ لە سەردەمی میسرەکاندا ئەگەر یەکێک لە خۆیان حکمیان بکات بێ دەڵێن فرعون وەکو کیسرا وەکو قەیسەر وەکو چی ئەگەر یەکێک هات پێ داگیری ئەنی کردبێ محتلێک هەبوو بێ وەکو هێکسۆسەکان هات من مسران داگیر کردبێ پێی دەڵێن مەلیک کاتە بۆ دەرکەوت معلومەیەکە لە سەردەمی یوسف مسر داگیرکرا بووە لە سەردەمی فرعون و موسا خۆی بۆ بزانە چۆن داتا دەگۆڕی بۆ معلومە بۆیە قورئان سەرچاوەیەکی زۆر گەورە و فراوانی چاکە بۆ داتا بۆ معریفە بۆ معلومە بۆ علم ئەم چین بژینێ قورئان یان دین ئۆل ڕەنگێکی گشتی سەرچاوی زانست و زانینێ ئینسانی دی فێرە زانست و زانی کەتن یانجی تنێندێک ڕێنمایینە نە هەموو ئەمانەی لێ دەخوێنرێتەوە کتێبێکی هیدایەتە کتێبێکی ڕێنماییە بەڵام لەبەر ئەوەی معجزەیەک کە خوددا بە پێغەمبەرانی پێشوویدا معجزەی حسی بوون معجزەیەکە بە محەممەدیدا عەلەیهی سەڵات وەسەلام معجزەیەکی نووسراوە ئیقرا ئەو کتابە ئەم کتابە وردەکاری تێدایە ئەم کتابە وردەکاری تێدایە بە زەممەیەک بە فەتحەیەک بە وشەیەک ماناکان دەگۆڕێ لەبەرەوە ئەمانە هەمووی وەکو پێوترێ داتا بۆی ئێمە زۆر پێویستیمان بەوە هەیە تەفسیری قورئان بە قورئان بکەین ئەو سەری لەگەڵ ئەو سەری پەیوەستکەینەوە ئەو لای لەگەڵ ئەوتر پەیوەستکەینەوە ئەو وشەیە لەولا لەگەڵ ئەوی دیکە پەیوەستکەینەوە لە یەکیان بدەین وەکو داتا ئینفۆرمێشنێک و معلومەیەکی لێ دەربێنین تا معریفەیەکی تازەمان بداتێ هەر لەبەرەوەشە دەبینی دنیا کۆن دەبێت قورئان نوێ دەبێتەوە بەڵێ مامۆستا بە بەحسا قورئانی کرد کە وەک سەرچاوەکی زانیان کول سەرڤەی سەرچاوێت هەمی زانی نەکەم مامۆستا قورئان ئێک دەمدا ئەم دێشین هەمی قورئانی بکەینە سەرچاوێت زانینەیان دیف پێویستیە ئینسانی یعنی کە ئینسان محتاجە شکی مەقتەعی شکی ئاەتێ شکی بابەتی وێرێ مەفایلی وەربگریت هەموو سەردەمێک خۆت بەدوای پێداویستەکانی خۆت ئاگەڕی یعنی هەموو قورئان بۆ هەموو سەردەمەکانە بەس ڕەنگە هەموو قورئان لە یەک سەردەم هەمووی پێویست نەبێ لە سەردەمی خۆتدا گرفتەکان و ئاریشەکانی تۆ چین دیاریکراوە ئاریشەی کۆمەڵگە دیاریکراوە یعنی ئێستا بۆ من و تۆ ڕەنگە ئێمە سێری ئاریشەی هەفتەی ڕابردوومان کرد بێ سێرەکەن ژنێکی زۆر دێتە کوشتن من دەبێ بزانم لە ڕوانگەی قورئانەوە ئەم ئاریشەیە ئەم ژن کوشتنە ئەم کچ کوشتنە ئەم هەموو کوشتنە لە پای چییە
ئەگەر ئەڵێن دینە ئەبێ بە قورئان وەڵامی بین و بڵێن وانە ئەی ئەمە چییە؟ ئەمە عورف و عادەتێکە خۆتان ئەیکەن و مەی خەنە پاڵی دین بۆ نمونە من بۆ ڕەنگە هەفتەی داهات ئەو باسە بکەم لەبەر ئەوەی ئاریشە لە نێو کۆمەڵگەدا ئەوەیە هەندێکیش دەڵێن ئەوە غەست العارە و شوشتنەوەی شەرەفە و نازانم چییە و دین ڕێگەی پێداوە درۆیە تەمان درۆیە ئەبێ ئێمە ئەوە ڕاستکەینەوە کاتە چی ئێمەی بر بەلای ئەو باسە لە ڕووی ئاینیەوە ئەوە ئیمڕۆ ئەم هەفتەیە بۆچی باسی زانیاری دەکەین چونکە خوددا دەفەرمێ وەلا تەقف ما لەیسە لەکە به علم سێرەکەین ئەمڕۆ شەڕی نێوان مسلمانان و تەعەسسوب و دەمارگیری کە لە ئەڵقەی پێشووترا باسمان کرد دەمارگیری و تەعەسسوب و تونڕەوی نێوان مسلمان ئەوەیە هەر کەس مامۆستای خۆی هەیە و هەر کەس حیزبی خۆی هەیە و هەر کەس شێخی خۆی هەیە و هەر کەس کەسێکی بە زانای خۆی دانا و بڵێ ماس ڕەشە ئەڵێ ڕەشە لە کاتێکە خوا بە نافەرمێ خوا دەفەرمێ بە دوای ڕاستیەکانە بگەڕێن با لە لای هەر کەس بێ مڕوانە چێ گوتی بڕوانە چی گوت گەلێک باشە مامۆستا چەند گەنج گەلمەت بەرهەوێن مەدوێتن ئەم نێرین و سەرنجێتوانجی وەربگرن دووەروی بابەتەی دووبارە بخێر بێن سەرچاوە ئەگەرێکی پرسیارەکە بیت پرسیاری من دەرباری دکتۆر زۆر ڕوون کرد کە مەسلەی معلوماتی کە چۆن زانیاری وەربگری ینی کە حقیقت بگنە حقیقەتی زانیاری بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگ هەیە نەبەس لەکن من ینی لەگەڵ زۆر کەسی هەیە گەنج و تەڵەبەکانی زانکۆچی بەرکی ئەو پرسیار هەیە کە ئەو پرسیاری چۆن ئەمە يعني بقنا أستا شيء ما بزانن كحقيقتي كتابك يعني أستا نمونا أمن دايك بما كزشي مسلمان من نمونا كمسلماني كدايك بما دايك بوني من لسر بنما عائلة خيزانة مسلمانة يكسر يعني من زانس ورنا قرتي لسر أو أنا يكسر مسلمان بما كمن مثلا نويج أو تشتاني كعائلتي مسلمان من حزك بس دكتور يعني برسياري من الدكتور شون أما بتهان يعني بقنا آسكي يعني زانياري يا موطي جريج برا بس تخش كيدي برسيار هي برا فرمو كان مامستا برسيارة من لسر مسألة تأثير الدين لسر زانياري وسلبيات وإيجابيات بتشي بله دست خوش كيدي كبرسيار هي فرمو برا أو سرچاوي مثلا استعمان هيا هكر لو چون تأكيد بكن أو میجۆیی پێشتر ینی مثلا هەر کتابێکی خاصن زۆر کتێبی هەیە زۆر کەونە لەسەر ئەساسی وێنانکە معلوماتمان وەرگرتێ دیراسەمان کردی هەتا گشتی ئەو مەرحەلەیە ئەگەر گشتی تا مەرحەلێ ئەتوو مثلا کە لە قسەکانی دەرچوون و لەوانەی ئەو کتابی ئێستاژی مثلا ڕاستیەکە نەبێ وەکو ئەو کتێبی ئێستا ئەتوو ئاماژە پێدا چۆن بگەڕێن ئەساسی و هەموو کتابان هەموو معلوماتانە بله دەست خۆش مامۆستا وان سێر پرسیارانە وەربگرین دەرفەت هەبی دەزەڕینە فلایڤا گەنجن بەڕێز كاكامر بحثوا چندی کرد چون بزانین پێزانین مهبن کە ڕاستی و حقیقت دەفمەیە یانکو ئەمیت سەر ڕاستیە چونکی ئەم ناف خێزانەکە دینداردا مسلماندا دایک بووینە ئەمێت ڕابووین و مسلمان چاوە بوومە بسەلمێت کە فعلا ئەم سەر ڕاستینە و دینەمێ درستە بۆی لە قسە جوانەکانی ئیمامی شافعی ئەوە بووە کە وتوانە يعني حەجی سەبیح يعني حەجکردنی مناڵ بۆچی گوتوانە حەجکردنی مناڵ قبول نییە يعني تۆ بەم عومرە دەچی بۆ حەج تا بڕۆ کەچی بۆ حەج منداڵێکی بچووک لەگەڵ خۆت دەبەی بچووکە هەندێک لە کوردەواری دێتەوە بەو ناڵێن حاجی چونکە ئەو بە اختیاری خۆی نەچووە هەڵیان گرتووە لەسەر کۆڵیاندایان ناوەوتان لە ماڵ بەجێ ناهێڵین باویوین ئەو بردنە چونکە اختیار نییە و ئیرادە نییە چونکە تێناگە پێ ناگوترێەوە حاجی هەل کەواتە ئەم معلومە فقهیە قسەیەکی دەرگایەکی جۆرمان لێ دەکاتەوە شتێک اختیاری خۆت نەبێ شتێک خۆت لێ تێنەگەشت بێ شتێک نەزانی چییە ئەمە لە ڕاستیدا پێ ناگوترێ زانست پێ نابێت پێ ناگوترێ زانیاری جا لەسەرەوە زۆر گرنگە ئێمە شێخ با بڵێم ئەفۆن بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ئێمە ئیمانی تەقلیدیمان هەیە و ئیمانی تەحقیقیمان هەیە ئیمانی تەقلیدی ئەوەیە کە لە دایک بووینە و لێرەین دایک و باوکمان مسلمان بۆ ئێمەش مسلمانی ئەمە بەم شێوازە ئەمە تا ئەو شوێنەی کە تااقەتی نییە و بگەڕێ و بە دوای زانستا و بە دوای زانیاریدا بگەڕێ و باشە المسلم و من سلم المسلمون من يدي ولساني أو سلم الناس من يدي ولساني تا ئەو شوێنەی خەڵک لە دەست و زمانی ئەمین بێ هەر باشە ئەوەندە لە ئیسلامیش تێگەشت بێ بەس گرنگ ئەوەیە ئێمە بگەڕین گرنگ ئەوەی ئێمە بگەڕین بە دوای چۆنەڵێ حەقیقەتە بە دوای ڕاستیەکانە بۆ ئەوەی ئیمانێکی تەحقیقیمان بۆ دروست بێ ئیمانێک بێ دامەزراو بێ تا لەسەری بتوانین بینا بکەین لەبەرەوە لێرەوەیە ئەم پرسیارە دروست دەبێ زۆر کەسەیە کە خەڵک کافرەکەن بەبێڕێتەوە خەڵک کافرەکەی جارێت تۆ لە مسلمانەکان رازینی و لە ئێمەش رازینی وتمان مسلمان 123 هەموو دنیاە 177 دنیا جارێ لەم فۆرمەی تۆ نیە 177 دنیا لەم فۆرمەی تۆ نیە ئەگەڵی مەسیحێت 132 دنیا
هەر بەو PEW ئەو ڕێکخراوە بە دوای زانیاریەکانی ئاینەکان دەگەڕێ 132 دنیا مەسیحیە باشە تۆ 2 ملیار بێدینت هەیە هەر هیچ ئەڵێمە هیچ دینێکمان نییە لە دنیات وانە ئەو جا تۆ ملیاری هندۆستێ بوزیت هەیە ئەمە هەمووی لە سەریەکا کۆ ئەەکەیتەوە تۆ ئەڵێ دەی ئەوانە بۆچی نایەن بگەڕێن قورئان بخوێنەوە دەی ئەڵێ تۆش نفسی قسەیە ئەرە تۆ ئنجیل خوێندەوە ئەرە تۆ تەوراتت خوێندەوە ئەرە تۆ کتێبی بوزیەکانت خوێندەوە ئەرە تۆ کتێب نەخێن ئەی بۆ بەوان دەڵێ کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ بۆیە دەڵێن تەکفیر هەڵەیە بۆیە بە خەڵک دەڵێن خەڵک کافر مەکان بۆیە بە خەڵک دەڵێن شانازی مەکە بە ئیسلامێک کە خۆت نەتوانیەوە لێی تێبگەی وەکو میرات بۆ هاتووە شانازی بکە بەو ئیسلامی کە لێی تێگەیشتووی کە پرسیاریان لێ کردی ئەتوانی وەڵام بیتەوە نەک ئیسلامێکی تەقلیدی باشە مامۆستا گوڕی ئاختنە جەنابێتە ناو جوواکی مەدا زۆرینا هەرە زۆر ئەوەی جەنابێت ئاماژە پێداوی کە توڕاستی دینی وەرگی نەوەک فتوە مامۆستا تقول فتوە دیرتێخی بەڵام وەک ڕەئی و نێرین تو چ توێژی بووی جوواک نازانم مەسەلەیەکی ڕەبتی بە قیامەت هەیە من ناتوانم قسەی لێ بکەم بەڵام ئەڵێین خدا پێمان دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله يعني لا إله إلا الله علمێکی هەیە بە دوایە ئەبێ بچی ئەبێ لێی تێبگەی ئەبێ فێری بی باش کاکارمانجیش بەحساوی چەندی کرد کە دین ئەول چەند کارتیکردنا هەول سەر کۆمکردنا زانیاریە هەیە ساوان کانە نەرینی بیتن یانک و پەرینی ئەبووە دینی ئێمە کە شانازی بەوە دەکەین یەکەم ئاەتی ئیقرا بەڵێ یەکەم ئاەت لە ئێمە ئیقرا ڕۆژی قیامەتیش لە قورئاندا خدا سبحانه وتعالى ئەمەژەی پێکا لە ڕۆژی قیامەتە یەکێک لەو ئیشانەیەکەوە ئەکرێ دووبارە ئێمە ئەوەیە کە کتێبەکانمان پێدەدرێتەوە اقرأ کتابەکە کەفا بنفسك اليوم عليك حسيبة باشە ئێمە لە دنیا قورئانەکەمان بە ئیقرا دەستی پێکرد لە ڕۆژی قیامەتیشە ئیقرا کتابەکەمان هەیە ئومەتێک لە نێوان ئیقرائی دنیا و ئیقرائی قیامەتدا ئومەتێک لە نێوان دوو ئیقرائایە لە 136 هاوڵاتیەکانی ناچنە بەر خوێندن ئەبینی لە کۆی ئەم هەموو ملیار و 300-400 ملیۆنش کە هەیە زیاتر لە 135 تا 40 بەپێی ئامارەکانی ڕێکخراوی هاوکاری ئیسلامی هی 57 دەوڵەتەکە 35 تا 40 نەخوێندەوارە کەواتە ئەم بارودۆخە دواکەوتووە لە پای چییە؟ لە پای ئەم حاڵەتە نەخوێندەواریە ئەی لە پای نەخوێندەواریەکی معریفی ماجستێری تەزویر ئەی دکتۆرای تەزویر ئەی دکتۆرای بە پارە ئەی کەواتە خوێننی باڵای خراپ ئەوە شەر کێشەمان نیە ئێستاکە کەواتە یەک شۆڕشێکی گەورەی معریفی کە دەست پێکا بە ڕەخنەگر خدا باسی نفسی ئەمماڕەی کرد بەسوو خدا باسی نفسی مطمئنەشی کرد لە قورئاندا بەڵام تەکیدی کردەوە لەسەر نفسی لەوامە ئێمە پێویستیمان بە نفسێکی ڕەخنەگرانە هەیە لە خۆمان ئەو ڕۆژەی توانیمان ڕەخنە لە خۆمان بگرین و لەم بارودۆخەی خۆمان بگرین ئەوە سەرەتای هەستانەوەمان مامۆستا جەنابێتە گوتنەکە هەری گرنگ بەحث کرد کە گوتی هەر زانیاریەکە بیتن پێویستی ئەپدێتێ و نیکردنەوەی هەیە و جەنابێتە بەحسیوی چەندێژی کرد کە قورئان وەک سەرچاوەیەکی دینی سەروی هەموو زانست و معریفە و داتا و ئەو شتانەیە باشە مامۆستای بەڕێز بژلی قورئانی کە فتواوانە ڕیوایاتن و ئەحکامێت فەقینە بشەرع شکلێکی گشتیانەوێ ئینسانە داڕێشتیان ئەوە پێویستی نیکردنەوێنە ئەڤڕوو ئەس کتابێت ڕیوایاتە و فەقیاتە چەند گرنگە ئەپدێت بێنەکردن سەرونی بەدڵنیایی پێویستە لەبەرچی لەبەرەوەی ئەم بیرروت بۆ چوونانە یعنی من زۆر جار ڕیوایەتێکم باس کردووە کاڵم لە ژیاننامەی ئیمامی عومەرە هاتووە ئەڵێ لێرە ڕەیەکەدا و دوای مودەتێکی دی ڕەیەکەدا دەڵێن یعنی لە بینی ئەم ماوەیەدا چی بوو خێرەوە دوو ڕەئیدا فەرمووی ذاکە عەلا ما عەلیمنا ئەو ڕایی پێشوو لەسەر ئەو معلومەیە بوو کە ئەو جا دەمزانی وهذا على ما نعلم ئەوەی ئەمڕۆژ لەسەر ئەو زانیاریە نوێیە کە ئەمڕۆ دەیزانی ئەنجا ئەمڕۆ تۆ سێری کۆمەڵگەی کوردەواری بکە یەکێ لەو شتانی چەندین ساڵە لەسەر قەبران تەلقینەکەن تەلقینی مردووەکەن بە عەرەبی ئێستا بیریان کردەوەتیان ئەرێ بابە ئەمە چییە؟ یعنی ئەم کوردە فەقیرە خۆ وشەی عەرەبی نازانێ ئەگە گوێ لە ئێمەش بێت لەم قسانە تێگا سێرت کرد یەکسەر هاتن چیان کرد گۆڕیان کردیان بە کوردی ئێستا قسەیەکی تر هەیە دەڵێن لەوانێت تەلقین بۆ زیندووێ بۆ مردوو نەبێ لەوەیە شێوازەکەی بگۆڕە جارێکی تر سێرەکەی ئەوەندە ساڵە بۆ نمونە خوتبە ئەدرێ ئەمجا سێرەکەی ناونیشانەکانی بۆ دیارەکەی ئەمجا کاتەکەی بۆ دیارەکەی ئەوەندە ساڵە پرسە هەبوو خەڵک بەیانی تا ئێوارە 3 ڕۆژ ماندوو بووە ئێساڵێ نەبێ 2 ڕۆژ بێ ئەبێ کاتەکانی وابێ ئەبێ ئەو کەسە
فۆرمی بۆ بکرێ ئەبێ هەوێیان ناسنامەیان بۆ بکرێ قورئان ئەمانە هەمووشتی تازەنی پێشتر نەبووە بۆچی دێنە ئاراوە ئەم بابەتانە لەبەر ئەوەی لەگەڵ دەستخستنی زانیاری نوێدا بۆمان دەرەکەوێ ئەو شتانی تر هەر عرف و عادەتی باپیرانمان بۆ نوشتت بن بوارەوەی چەندێدا مامۆستا کە بژنێ فلانە کەس بوون و منەت بیت گەلێک جارە بەحسا جەنابێتە بێتەکردن کە ئەڤە باوەری فەرمودا پێغەمبەری نییە یان فەرمودا پێغەمبەری ڕەتکەنەوە ئاەتە چ بەرسبەک بوو بێ چەندە هەیە مامۆستا مامۆستا ناسیری سوبحانی جوانترین بەڕای من جوانترین تێگەشتێکی هەیە بۆ بواری فەرمودا بێگومانە بێ پێغەمبەر دوو دوخای لەسەر فەرمودەی هەبوو بێ وانە ئێم فەرمودێ دوو مەرجی هەیە بۆ وەرگرتن کتێبەکانی تری فەرمودە شەرتیان زۆر بۆ داناوە بەس من لەگەڵ مامۆستا ناسیری سوبحانیم بەڕەحمەت بێ کە ئەبێ یەکەم شت لەگەڵ قورئانە پێچەوانە نەبێتەوە پێچەوانی قورئان نەبێتەوە دووەم پێچەوانەی ڕەوشتی پێغەمبەر نەبێت یەکێ بێ بە من بڵێ پێغەمبەر پەلاماری ژنی خەڵکی داوە خوش ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم بە قسەی خوددا بکەم یا بە قسەی ئەو ڕیوایەتە بکەم من بە قسەی خوددا دەکەم کە پێغەمبەر بێتن باری پێنینی مامۆستا بەرز مەدڤیا گەنجێکی دیژی وەربگرین ڕاستەوخۆ کرد پرسیارە خۆ بکەی و مامۆستا بەرسبە کاپ لەس بدە چونکی دەمێمە نەمایە بەلێکی دی بەرسف پرسیار هەیە برا بەلێ برا ئامان بن یەک خاڵ بکمە کە زۆر پێدەجوو نەزەری کە زانستی ناسرە و لە گەوندا بێ هاتووە هەندێکیان سەلمەیان هەندێکیان نەسەلمە یەک لەو نەزەری کە زۆر گومان سەر هەیە نەزەری داروین کە دلێ مرۆڤ لە ئەسڵدا لە مەیمون دروست بووە بەبێ دین و ئەو تشتە ئەو ببێ بەلگەی هەگەر سەلماندی کە ئەو نەزەریە ڕاستە لێ ڕاست نییە دەست خۆش یارەکە شتێک ناوینرا بیردۆز یان تیۆری یان خۆمان دەڵێن تیۆر ئیدی ئەوەمانەی وایە ناوەکەی بەخۆیەتی ناوی چییە نەزەریە ئەوە پێویستی بە لێکدانی داتاکان هەیە و پێویستی بە کۆکردنەوەی داتاکان هەیە و گۆڕینی بۆ معلومە و اینجا هێشتا نەبۆتە فاکت ئەبێ بێتە فاکت بەڵام لەگەڵ ئەوەش ئەو بابەتە بە تایبەت ئەو بابەتە بۆ ڕێز لێگرتن هەمیشە لە پسپۆڕێتی ڕەنگە ئەوە بواری بایۆلۆجی بێ ڕەنگە نزیکتر بێ لە بواری بایۆلۆجی و ئێمە ئاوا بکەین یعنی پرسیارەکانمان کە زانیمان پەیوەستە بە چ بوارێکەوە لە پسپۆڕانی ئەو بواری بکەین وەردوەر ئەوە بڵاو بکەین مامۆستامە دوو پرسیار گەلێک گەرنگمانە مەدڤیا ئاڕاستی جەنابێتە بکەین بەڵام زۆر کورتیە کە پشەی بەرسەوێ بدەین مامۆستا گوتنێکە دەبێژن ئەف پێزانین و زانیاریên niha هەی هەمی دێت ناوچن و تەکنەلۆژیا نامینیت ئینسان دێ زەڤریتە عەسر القەدیم بینیە بە خۆرافەیەکە سەردەمێکە تێتە گوتن یانژی حەقیقەتە گوێ چەندی هەیە نازانم ئەگەر من ئەوە ئەبێتە پێشبینی ئایا ڕاستە دنیا بەرەو دوای ئەوە تەکنەلۆژیا زۆر پێشەکەوی و ئیتر ئەگەڕێنەوە سەردەمی چاخە بەردینەکان قسەیەک وا هەیە ئایا هەر بە پێشکەوتن دەبێت نازانم بەڕاستی ئەو پێشبینیە ناتوانم لە خۆم نابینیت ناو پێزانیندا خۆرافە هەیە نازانم وابێ چونکە نابێ پێزانین لە ڕاستیدا ئەوە وەکو جارێکی تر بیردۆزە جارێکی تر بیردۆزە و بۆچوون و ڕەئی و بیردۆز زۆرە ڕێزی لێ دەگری بەڵام ناتوانانی بیکەیتە فاکت نییە بڵێ ئەمستاگیان خلال چەند سانیەکەدا باسی کویوی خەلکی بکەی مەبەستەمە ئارمانجەمە چ بۆ مەدێ چ بگەهێنی ئەمانجیمە لەم بابەتە ئەوە بووکە خدای گەورە فەرمووی ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا كواتا إما روج قيامات برپرسين لو قساني كديكين كبرپرسين لو قساني ديكين نسوين بخوين نشرب كين نجوان بخلق بدين نتوشي تندروي بين نتوشي دمارجيري بين نخومان گناه باركين بو زانيارياني كلا بردست مانا بيمان وايا راستقيني لكاتيك دا زانست روج بروج پیش دكوي داتا كان كو دكينوا ليكيان ددين پۆڵێنیان دەکەین زانیاری نوێمان دەست دەکەوێت بیرروو بۆچوونەکانمان دەگۆڕ زۆر سپاس مامۆستا بەرز بۆ بەرسەفداناتە یا هەژی و جوان بوان هەمی بەرسەوانە بەلێ بینێرین ڕێزدار ڤی ئاوایی دەهێنە دوماهیاوی خەلەکێژی بەری خاترە خوولە بخازین سپاسێکە تایبەت دووبارە و سێبارە مامۆستای بەڕێستکەین زۆر بخێر بی هەروسا سپاسیاوان بەرێزانەتکەین کە گەلمەت بەرهەف بوون و سپاسیا تەماشەوانین بەڕێز جیتکەین و هەفکارین خوژیتکەینەوێت گەلمەت بەرهەف بووین و هاروکار بوون ببینیم خێر تا خەلەکە کادی وەسەلام